من ئێستا لە پێش ئەو ماڵەم کە ئێوارەی ئەمڕۆ لە شاری سۆران ئاگری گرت و ماڵەکە بە تەواوی سوتاوە و بەهۆی ئاگرەکەشەوە دوو کەس تەنگە نەفەس بوون بەهۆی دووکەڵی ئاگرەکەەوە لە هۆشخۆیان چون و گواسترانەوە بۆ نەخۆشخانە. دەگوترێت ئەم ماڵە لەلایەن خاوەن ماڵەکە سوتێنراوە ئەو ماڵەیە کە ئێوارەی ئەمڕۆ لە شاری سۆران ئاگری گرت و بەهۆیەوە ماڵەکە سوتاوە. بۆ زانیاری زیاتر چمە لای ڕەوەند هاودیانی وتە بێژی بەرگری شارستانی سۆران. کاک ڕەوەند سڵاوت لێبێ، دەگوترێ ئەم ماڵە لەلایەن خاوەن ماڵەوە سوێندراوە، ئەمە تا چەند ڕاستە؟ بۆچی سوێندراوە؟ هۆکاری ئاگرەکە چۆن بووە؟ بەڵێ ئەمڕۆ کاتژمێر 6 وەراگەدار کراینەوە بە بوونی حاڵەتێکی ئاگرکەوتنەوە لە جۆری سوتانی ماڵ لە قەزای ناوەندی سۆرانگەڕە چینەوڕۆژ. دەست بەجێ تیمەکانمان کە پێک هاتبوونە 6 تیم بە سەرپەرشتی و بەشداری ڕاستەوخۆی بەڕێز مقدەمی پۆلیس کاروان میراودەلی بەڕێوەبەری بەڕێوەبەراتیمان گەیشتنە شوێنی ڕووداوەکە، توانیان ڕووداوەکە بە هاوکاری ئەم دراوسەی ئەو ماڵە ئاگرەکە کۆنتترۆل بکەن و ئەو ئەندامانی خانەوادەکە کە لە نێو خانووەکەدا بوون ڕزگاریان بکەن بەداخەوە زیانێکی مادی بەر ماڵەکە کەوت و هەروها دوو لە ئەندامانی خێزانەکە بەهۆی تەنگە نەفەس بوون و ورانەوە لەلایەن تیمەکانمان گەێنرانە نەخۆشخانە بۆ وەرگرتنی چارەسەری پزیشکی. بەپێی ئەوەی راپۆرتی تیمەکانمان بەڵێ یەکێک لە ئەندامانی خێزانەکە بەهۆی بوونی کێشەیەکەوە بەدەستیان قەست ئاگری بەرداتەوە ئەم ماڵە. دەگوترێ ئەوەی ئاگری لە ماڵەکە بەرداوە دایکی مناڵەکان بۆ داخود ئەو پیاوەکەشی لە ماڵ نەبوو. ئەمە تا چەند ڕاستە زانیاریەوەتان هەیە؟ بەڵێ زانیاری و ناو هەموو ئەوە لای مەپارێزراوە، بەڵام بۆ لەبەر ئەوەی ئێستا ئەو خانەوادەیەوە ئەو کەسەی بکەری سەرچی ئەم ڕووداوێت لەلایەن پۆلیسی خۆجی برانی پۆلیسی خۆجی ڕاگیراوە بۆ وەرگرتنی ئیفادە و لێکۆڵینەوە، بۆی ئەو زانیارانە بۆ ئەوان جێدەهێڵین تاکو ئەوان بڕیار بدەن لەسەر هۆکارەکە و چۆنێتی ئەنجامدانی ڕووداوە.